جێگری فراکسیۆنی یەکێتی لە خورماتوو لە هەوڵێکی تیرۆرکردن ڕزگاری بوو لەلایەن دوو گەنجەوە و پۆلیس لە شوێنی ڕووداوەکە بە وردی دەستی بە لێکۆڵینەوە کرد و وتەی جێگری فراکسیۆنی یەکێتی وەرگرت. ئێرە ناو مەقڕی خۆمانە ئەوە دەرگای چوونە ژوورەوەی بارەگاکەی ئێمەیە و لێرە من لە دەرچوونە دوو گەنج هاتن لەوەچی خۆیانیان ئامادە کرد بێ لە شوێنێکا من بێمە دەرەوە چکە هەر یەکسەر من هاتمە دەرەوە بەسەر دەرەجەکانە ئەوانیش هاتن وتیان ئێمە ئفتتاحی مەقڕێکێتن کاردی داواتیمان هێناوە وتم ئەوە پەیوەندی بە منۆنێ وتیان با پەیوەندی پێتان هەیە قسەیە لە من و قسەیە لە ئەوان هەر یەکسەر چووە دواوە دەوانچەکەی ڕاکێشا سێ چوار فشێکی نیاوە منەوە حمایەکان حازر بوون نەیانێڵە حمایەکان هەوڵیاندا دەمانچەکەی لێ بسێنن ئەوەی کە ڕووی داوە هاتوونە ئەمە موبەرمەجە بۆ ئێمە لایەنی پەیوەندیدار و ڕێچکە یاساییە گرینە بەر بۆ ئەوەی ئەمە کاکە سێ فیشک چوار فشکی ڕاستەخۆ نیاوە منەوە بۆ ئەوەی بمکوژێ ئەمە هیچ ئەوە قبول ناکات و دیاریشە و لە کامیرەکانیشە دیارە چۆن. هاوڵاتیانی خورماتوو ئیدانەی هەوڵی تیرۆرکردنی کەریم شکوور جێگری فراکسیۆنی یەکێتی دەکەن لە خورماتوو. دیارە هەوڵی تیرۆرکردنی بەڕێز مەلاکەری ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری فراکسیۆنی یەکێتی مەسئوڵی مەڵبەندی شانزەی هەمرین لە دووس خورماتوو ئەمڕۆ هەوڵی تیرۆرکردنی درا لەلایەن چەند کەسێکی خەڵکی خورماتووە بەڕاستی ئێمە ئیدانەیە وەزا دەکەین و خەڵکی خورماتوو دەزانێت مەلاکەریم چۆنە و دەرگای واڵایە بۆ هەموو کەسێک دیارە ئەم کەسانەیش خەڵکیش خورماتوو گەرەکان ئەوازی خورماتوو تێک بدەن. بەداخەوە دوای نیوەڕۆ ئەمڕۆ هەواڵێکمان پێگەهشتووە بەڵام مەلاکەریم کەسێکی دڵسۆزە خزمەتی ئەم شارە ئەکات مەلاکەریم کەسێکی پاکە بەڵام بەداخەوە کەسانێک هاتوونە دوای نیوەڕۆ ویستیانە تەقە لە مەلاکەریم بکەن ئێمەش هەمومان خەڵکی دڵسۆز و خەڵکی ئەم شارە هاتنە بۆ هەواڵ پرسی و ئەمانە داواکانین یاسا سەرۆر بێت مەلاکەریم خزمەتی ئەم شارەکە هیچ جیاوازیەکی نەکتەوە لە نەتەوەکان مەلاکەریم بۆ هەموو وەکوی یەک سەیرەکە بە یەک چاو سەیرەکە. لە دوای ڕوودانی هەوڵی تیرۆرکردنی جێگری فراکسیۆنی یەکێتی لە خورماتوو دەستگامنیەکان لێکۆڵینەوەی وردیان دەست پێ کردووە و پشتبەستن بە بەڵگە لە شوێنی ڕووداوەکە و چاوەڕێی ئەنجامەکەشی دەکرێت بە بڕیاری دادگا. کاروان حەبیب کورد سات نیوز خورماتوو.